لجنگی بدر مشارکەی کرد بەڵام جەنگی ئوحد ڕۆژێکی تاڵ بەسەر موسڵمانانە ڕۆژێکی پڕ لە خەم پڕ لە عەزیەت پڕ لە ئەشکەنجە بەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەسەر سەحابەکانە لە جەنگی ئوحدا سەحابە سەرپێچیەکی ئەمری پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم یان کرد بە بۆنەی ئەو سەرپێچیەوە جێشی موسڵمانان شکا کافرەکان گەماروی پێغەمبەر صلی الله عليه وسلم یاندا لە هەموو لایەکەوە هەروە سەحابە بوو هەڵەسا خۆی خۆبەخشە کرد دیفاع لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بکات تصوری ئەو لەحظەتە بکە ئەو کاتە بکە پێغەمبەر صلی الله عليه وسلم زندووە ئایا تو خۆت خۆبەخشە کرد دیفاعی لێ بکەی ئەگەر ئەڵێ ئەوە سنەتەکەی سە زندووە ئەوە تەوحید ئێشتا زندووە ئەوە قورئانەکەی خوای گەورە ئێشتا ماوە داسە دیفاعی لێ بکە ئەگەریش بەس بە زمانە و بە قسەتانە بەخوای ئەو کاتە لێو بۆیە ڕاتە کرد بەخوای بەبەر چاومەدە ئەم مبتەدیعانەی بە درو ئەڵن پێغەمبەری خوامان خۆشەوێت و مخالفەی ئەکەن بەخوا لێو بۆیان مخالفەیان نەکرد و ڕایان نەکرد بەخوا خۆیان خۆبەخش ناکرد بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمە حکمەتی خوای گەورە وایە بۆ هەموو سەردەمێک پیاوی خۆی هەیە ئەو سەردەمە مصعب بوو دیفاعی لە رسول الله صلی الله عليه وسلم کرد دا ئەم سەردەمە بڵێ منم دیفاع لە سنەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەکەم ئەو سەردەمە مصعب بوو خۆی بەخش کرد بۆ دینی خوای گەورە دا ئەم سەردەمە تۆ بڵێ منم دیفاعەکەم لە دینی خوای گەورە پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم نەماوە تازە وفاتی کرد تازە تو هیچت پێ ناکرد بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم قەبرەکەی ئەڵێ بەخوا خۆی گەورە خۆی حافظی کردووە یەک کەس ناتوانێت بچێت دەور جەنازەکەی پێغەمبەر یەک کەس ناتوانێت بچێت لاشەکەی بەڵام ئەوە سنەتەکەی لە هەموو جۆرە ڕەخنەی لێ ئەگیرێت هەموو جۆرە دەجال گۆڕانکاری بەسەر ئەیتەوە بیکات و لەبەر بەرژەوەندی مەسلحی خۆی یان لەبەر بەرژەوەندەی حزبی یان لەبەر ئەوەی هەتا قیامەت دەستی ماچ بکەن و پارەی خەڵکی بخوات و مەڕی بۆ بێت و بەرخی بۆ بێت و بیکاتە پشماڵە و عەرز و زەویزاری پێ بسێنێت و تجارت بەناو ئەم دینەوە بکات دەخۆت تەرخان کە دیفاع ئەم دینە بکەم